شو بخير هاتنا بينات خدي كاين جبو برنامج ديا كورت كونكشن جدنجي امريكا لواشنطن هذا مجمير هشتي سبيدا روجا يكشمية كورت كونكشن لسر بلاتفورم دنجي امريكا وساتلايتا ان ار تي واشاندن سلافو ريزل من داخل الشمو وهيرو زنجنا سەرۆکی پێشووی ئەمریکا دانەڵد ترامپ هێرشی زارەکی دەکاتە سەر سەرۆک بایدن و ڕەخنە لە پشکنینەکەی FBI لە ماڵەکەی دەگرێت. سەرۆک بایدنیش هۆشداری لە دژی شوێن کەوتووە توندڕەوەکانی سەرۆکی پێشوو دانەڵد ترامپ دەدات. سەرۆکی پەرلەمانی عێراقیش چەند پێشنیازێک بۆ چارەسەرکردنی کێشەی عێراق دەخاتە ڕوو. هرد برنامه ایرو دام راپورت هنه لسر هنارتنا موشککی جبو استرا بارام و سدامین کو ناسا هنارتنا موشکک خوش جبو سر روی هیوه پاشخستیه. سەرۆکی پێشووی ئەمریکا دانەڵد ترامپ دەگەڕێتەوە سەر ڕێڕەوی هەڵمەتی هەڵبژاردن لە پێنسیلڤانیا. ئەمەش یەکەم گرتبوونەوەی جەماوەری بوو پاش گەڕانەکەی FBI لە ماڵەکەی لە فلۆریدا. سەرۆکی پێشوو بەشێکی ئێوارەی شەمەی بە قسەکردن لە دژی ئەو گەڕانی FBI و بەڕێوەبرایەتی بایدن بەسەر برد. ئەو گەڕانەکەی FBI بە یەکێک لە سەرسوورهێنەرترین خراپ بەکارهێنانی دەسەڵات لەلایەن بەڕێوەبرایەتی ئەمریکاوە و گاڵتەجاری دادپەروەری ناودێر کرد. ترامپ گوتی ئەوان دەیانەوێت بێدەنگم بکەن و لەوەش گرنگتر دەیانەوێت ئێوە بێدەنگ بکەن، بەڵام ئێمە بێدەنگ نابین. شانی باسا لێکۆڵەران لە دەمی ئەو گەڕانەدا هەزاران بەڵگەنامەیان لە ماڵەکەی ترامپ دۆزیەوە کە نزیکەی 100 لەوانە دەچنە خانەی بەڵگەنامەی نهێنیەوە. و سەرۆک جو بايدن هشداری داکو پشتوانین تودن ریین سەرۆکی بەری دۆنالد ترامپ گەفەک مەزن دکەن سەر دموکراسیە ئەمریکا هەفدەمی بەردەوامیە لێکۆلینان لە دۆر سەرەدەریا ترامپ دگەڵ داکومنتین بەڕەوانیا نیشتیمانیە ئەمریکا. شارەزادی بیژن جیهانی چاو لە ئەمریکایە کە ئەنجامین vê پرسی وی چ بە دەنگی ئەمریکا کارڤەدانا نف نەتەوەیی لەسەر vêna وەرگرتیە. سەرۆکی ئەمریکا جو بايدن دگوتارێکێدا زاراڤەکێتن بکار ئیناو گوتی کو ئابار دەکات سەرۆکێ بەرێ دۆنالد ترامپ ئەوێن باوەری بە دروشمی ئەمریکا جارێکادی دەمەزن کەینەوە هەیە نینەراتیا تندڕاویە دکەن و گەفن لەسەر ئەمریکا و ئەویە ژوێ دراوە کو هەڵبژاردنین هاتینە دزین بێزار بووی. Ez nahêlim îrada gelê Amerîka bête wergeran ji aliyê pîlan danerên tîyoriya tundrêv e û iddiayên sixtekariya bê binema. Ez bêkiryar nabim û dê çavdêriya helbijartinan li vî welatî bikim ku hindek kes bi dezdana helbijartinan qayîl nabin. شارەزایەک گوتە دەنگی ئەمریکا چێبیر بايدن ها بەحسا ترامپ بکات ji ber ku ew hez bi guherînekê dikات. Ez hezir dikim ku Serok Biden bi rengekî hes bi guherina helwestê xelkê di beşek civakî de dikir. Xelk hejwan guherinin di wan çend salî dawî de nakin, merşnîne ku ev kesên pêşkeftê xwaz bin yan jî evin yên ku piştgiriya berbijarkê çep dikin, lê ev kesên bawerî bi dadperweriyê heyin yên ku bawer dikin pêdivî nebû Serok Trump bi belgeyên pir hestiyar ji koşka spî derkevit. ترامپ رد کرد ku çi zêdegaviyek di helgirtina belgeyan ji koçka spî û helgirtina wan di mala xwe ve li Florida kirbin. Li Şîna hindê ewî hêrişî FBI Wezareta Dadiyê kir û ewî gotî ev bi ser dagirtina hêrişekan nepenî bû ser dîmokrasiyê. Roja pênşemê Trump gotî eger ew carekadî xwe berbijar biket û bihête helbijartin, ew dê karket bûl ser lêxweşbûnekê bo hemî ew girtiyên ji ber hêrişa şeşî heyvaek bû ser Kongresî û ew ên bi tawanên tundûtîjiyê hatine tanbar kirin. Her wisa dema ku pisyar ji xelkê derfê wala dihêde kirin, derbarê redkirina Trump û vegerantina wan belgeyên nihênî bersivên cuda hene. Şarazayek li Belçîka dibêjît gelek Ewropî bi nîgeranî berê xwe den Amerîka digel nêzîkbûna helbijartinê nîvê Kongresî û wîlayetan li heyva 11. Hewleke mezin heye ji bo têgihiştina ka Amerîka ber bi kove diçe. Gelo Trumpizm dê ji Trump re bimîne wek ku dixwazin li vir bibêjin. باورم ku rêberên Ewropî di beşê herî mezinê rêveberiya Trump de hewildan ku rêveberiyê şîrove bikin û têbigin û çawa bi wê re bi awayekî çalak kar bikin. Li ser evê hemiyê ra li Sirgut hevalbend siyaseteka çavarekirî ji Amerîka dibînin ku ew siyaset el ser demê rêveberiya berê nebûye.
جبو سندی سین هاتین مای دنگ امریکا. بۆ زانیاری زیاتر لەسەر قسەکانی سەرۆک بایدن و ململانێ سیاسەکانی ناوخۆی ئەمریکا دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح. بڵێن ئاماژەکان لە وتارەی سەرۆک بایدندا چیمان پێ دەڵێن بە تایبەتیش لە پەیوەندی با هەڵبژاردنەکانی متێرمەوە. هێرۆ ئەکرێ بڵێن پێشکەشکردنی ئەم وتارەی سەرۆک بایدن لە کاتێکی هەم گرنگ و هەم هەستیاردا بوو لەو دیمەنە سیاسی لە ئەمریکادا هەیە بەر لە هەڵبژاردنەکانی میدتێرم ئەمە بێلەوەی لە کاتێکیشدا هەروە دێ و جەمسەرگیری لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکاندا لە ناو کۆمەڵگەی ئەمریکادا دەگاتە ئەو پەڕیە دەکرێت بگوترێ دەگاتە لوتکە پێش دەچێ بایدن بە مەبەست وتارەکەی لە شاری فیلادلفیا پێشکەش کردبێ و خۆت دەزانی فیلادلفیا بە دڵی دیموکراتی ئەمریکادا دەنرێ هەروەهاش لە ڕووی ناوەڕۆکی وتارەکەشەوە وەک زۆرێک لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن بۆ چەرخانێک بۆ لە گوتاری سیاسی دیموکراتەکانە یاری دەدەرەکانی سەرۆک بایدن دەڵێن سەرۆک نیگەرانی هەیە لە بەرامبەر ئەو ئاڕاستەی لە ناو کۆماریەکاندا هەیە کە وەک ئاڵنگاریەک لێ دەڕوانێ بۆ کۆمەڵگەی ئەمریکایی و هەروەها بۆ دیموکراتی لە ئەمریکادا. بەڵێ باشە کاردانەوەی لایەنگرانی کۆماریەکان وەک چ جۆرە پەیامێک بۆ دەنگدەران لێک دەدرێتەوە. کۆماریەکان و بە تایبەتیش شیکەرەوەکانی کە سەر بە کۆماریەکانن یا با بڵێن هاوسۆزی کۆماریەکانن وهای لێک دەدەنەوە دەڵێن سەرۆک بایدن زیاتر مەبەستی لە وروژاندنێکی سیاسی بۆ بەر لەم هەڵبژاردنە میدتێرمەی کە بۆ کۆنگرس دەکرێت لە مانگی 11دا و دەڵێن سەرۆک بایدن نەیتوانیوەکە دڵنیایی بە دەنگدەرانی ئەمریکایی بدا لەسەر ئەو برگانی لە وتارەکەیدا باسی کردووە بە تایبەتی لەو هێرشانەی کە کردیە سەر داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکاوە وەک ئەو وایە کە ینی ئەمە کۆماریەکان دەڵێن وەک ئەو وایە کە سەرۆک بایدن دروشمی جارێکی ترگەڕانەوەی ئەمریکا بۆ مەزنایەتی ئەمە بەکارێکی زۆر دژوار ناودێری دەکا بەرامبەر بە گەلی ئەمریکا و بەرامبەر بە دیموکراتی لە ئەمریکادا هەڵبەتە کۆماریەکان جەختیش لەوە دەکەنەوە کە دەڵێن سەرۆک بایدن دەوێ ئەمریکا بگەڕێنێتەوە بۆ ئەو جیهانە ئەولەمەیەی سۆشیالیزم لە جیهاندا و جەختیش دەکەنەوە لەوەی کە ئەوە کارێکی نەشیاوە و هەرگیژ کۆمەڵگەی ئەمریکایی قبولی ئەو شتە ناکە. بەڵێن بێگومان لایەنگرانی دیموکراتەکان وەکبارێکی باو داکۆکی لە وتارەکەی سەرۆک بایدن دەکەن بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا ئەو داکۆکیکردنا کاریگەری دەبێت بەسەر دەنگدەرانەوە؟ بێگومان لێرەدا خاڵێکی زۆر گرنگە سوپاس بۆ پرسیارەکە هێرۆ چونکەمە دەمان با بەرەوە ئەوەی کە پێویستە دەنگدەرانی سربەخۆ بە هێند وەربگیرن لە هەموو دەنگدانێکی ئەمریکادا چونکە لە ئێستادا بە گەورەترین توێژی دەنگدەر دادەنرێن دەنگدەرانی سربەخۆ ئەو دەنگدەرانن کە دەیانەوێت سەرۆکی ئەمریکا سەرۆکی هەموو وڵاتی ئەمریکا و گەلی ئەمریکا بێ نەک سەرۆکی لایەنێک یا لایەنێکی تر ینی لایەنگرانی دیموکراتەکانیش لە لای خۆیانەوە جەخت دەکەنەوە کە دەڵێن دەبواە سەرۆک بایدن زۆر زووتر ئەم وتارەی پێشکەش کردایە و هەموو ئەو ڕاستیانی بخستایەتە ڕوو سەبارەت بەو ئاڕاستانی کە لە ناو کۆماریەکاندا هەن بۆ بەرەنگاربوونەوەی دیموکراتی لە ئەمریکادا جەختی دەکەنەوە لەوەی پاش وتارەکەی سەرۆک بایدن دەرفەتەکان بۆ سەرکەوتنی دیموکراتەکان زۆر زیاتر بۆ لە هەڵبژاردنەکانی میدتێرمدا بەڵام لە بیریشمان نەچێ ئەمانە هەمووی شیکردنەوە و پێشبینیکردنن ڕاستی دۆسیەکان بە تەواوەتی لە ڕۆژی دەنگدان و ڕاگەیاندنی ئەنجامەکانە دەردەکەوێت. بەڵێ سپاس بەڵێن. سپاس بۆ تۆ هێرۆ. لە کالیفۆرنیا کارمەندین ئاگر بە مراندنی گوت دوهشەمبی ئاگر بەر بوو تاخەکێ باکووری ویلایەتێ نزیکی 100 خانی و ئاڤاهی وێران کردن بکێمیژی دوو کەس بریندار بوونە و بە هەزاران خەڵکی وێنە چار بوون ژمارین خۆ دەرکەون
ئاگر لێ ئێڤاریا ڕۆژائین لە باکووری باژارۆکێوی 400 کیلومتران باکووری سان فرانسیسکۆ هەلبوو و گەهشتگرن لەنکن و پێتێن ئاگر گەهانە ژمارەکە مەزنا خانیین وێ ڕەندەکێ و خەڵک ژمارین خوا ناچاربوون بڕەڤن کارمەندên هاوارچۆنê dibêjin wan 20 ji sedê ji agirî vemrandiye lê rewş bi zehmet bû çunku ba sedemê mezinbûna agirî bû. Bi şevê keşûhewa baş bû lê pêteka diya agirî lê çiyayan li wê deverê hilbû. Lêkolîn têkirin li ser sedemên helbûna her du agiran. شەپۆلێکی گەرمای زۆر کالیفۆرنیا و بەشێکی زۆری ڕۆژاوای ئەمریکای گرتووەتەوە. مایک ئۆسیلڤان لە لۆس ئانجلسەوە باس لەوە دەکات چۆن کۆمەڵگاکان مامەڵە لەگەڵ ئەم شەپۆلی گەرمایەدا دەکەن. Di demekî de ku xelk heva didin ku ji germa Los Angelesê birevin xwebexş av li bêmalan belav dikin, navendekî ji bo mezina li taxekê din cihê sarbûnê pêşkeş dike. Ev di nav bi dehan nawandan e ku ji aliyê bajar an wilayeta Los Angeles ve tîne birêve dibin. Klîmayên elektrîkî zêde kar dikin, tevî ku roj diçe ava germahî hê jî berdewam dike. Ew du şevên davî germahî bi şev tê. û ew pir neasayiye ji ber ku bi gelemperî gawa ku roj diçe ava ew dadikeve lê digel vê germê ew bi şev jî dimîne. Di hundirê nawenda sarbûnê de mirov ji germê direvin dema ku mezinên taxê ji bo dersa muzîkê dicivin, pirsa her kesî ev e ku meriv çawa hînik bimîne. Ez li trombêla xwe swar dibim ku ev bi klîmaye lê bi piranî li hundir dimînim. Dema ku behsa germahiya bilind tê kirin cihekî wekî geliyê mirinê ku li çolê Kalîforniyayê û yek ji germtirin deverên li ser rûyê erdê ye nayê berhev kirin. Lê bajarên wekî Los Angelesê ji berê germtir bûne. Karbidestek Rêveberiya Awarteya Bajêr dibêje ku li hin taxan germahiya herî zêde tên qeyd kirin. Tomara herî bilind e lê pirsgirêka ku em wekî bajar pêra rûberû dimînin demdirêj e. Ji ber vê yekê ger rojek an di rojên me hebe rojeke wesa germ ev ne pirsgirêk e. Lê niha ev li seranserî bajar û welatî ye. Ev jî 4 rojan dirêj e. Germ dikare ji bo mirov û ajalan metirsîdar ve karbidest rêyên parastinê ji germahî nîşan didin. Di vê hay jî xwe hebin ku hûn ajalan di trombêla xwe de nehêlin. Çi carî zarokan di trombêlê de nehêlin. Ji ber vê yekê ew pêvajoyek fikrandina nû ye ku em dixwazin wan agehdar bikin. Roja çarşemê valiyê Kalîforniyayê gevin nîvsim reşek awarte ragihand da ku hilberîna enerjî li hember daxwazek zêde bikin. Tîma agirkuj ditirsin ku germahiya zêde vê belevbûna şevatên daristana leyaletê zêde bike. Di demekê de ku bo xelkê Rojavayê Amerîkayê bank tê kirin ku xwe ji germahî biparêzin. Ji bo Mike O'Sullivan, Rûken Işık, Dengê Amerîka, Washington. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دوهشەمی سەرۆکی ئوکراینە ڤلادیمیر زەلەنسکی پەیامێک تۆمارکردی ڤیدیۆی وەشان تێدا گوت و هێزن بەڕەوانیە ئاسمانیە وڵاتیوی کریارێک یان کارێک گەلک باش ئەنجامدا. زەلەنسکی گوت و هێزی نوکرەی ئۆکرانیا ئێریش کردنە سەر هەلیکۆپتەر و درۆنên ڕووسی وی گوت ژی شەڕن لە هەرێمên مایکۆلەیڤ زاپۆریژا دنیپرۆپێترۆڤاسک و خارکیف بەردەوابن. وی گۆژی تەقینەک لە چێرنێڤ ڕوودایە و ژمارەکە مەدەنیان بریندار بوونە زارۆک دنافواندا بوون. هەروەسا سەرۆک زەلەنسکی گوت دەوێت تەڤایە بەرپرسێنوان کریاران بکەونە پێش دادگەهان. بەرپرسانی خۆجێیی ئۆکرانیا ڕایانگەیان موشەکەکانی رووسیا بازارێکی کۆفرۆشیان لە شاری کراماتۆرسکی ئۆکرانیا وێران کردووە و بۆ هۆیەوە هاوڵاتێکی مەدەنی بریندار بووە و زیانێکی زۆریش بە بازارەکە گەیشتووە.
هاوڵاتیە ئۆکرانیەکان لە نێو دار و پەردووی بازارەکەیان لە شاری کرماتۆز کە درنگانێکی ڕۆژی هەینی 2 مانگینۆ بەهۆی کەوتنەوەی موشکی رووسیاوە بازارگەکەیان خاپور بووە. بە گوتەی پارێزگاری دۆنێستک بازاری کۆفرۆشی شارەکە خاپور بووە و 7 ئۆتۆمبیل سوتاوە و هاوڵاتیەکی سیڤیلیش بریندار بووە. ئێمە خەوتبووین کاتێک کە گوێمان لە یەکەم تەقینەوە بوو. ترساین و لە خەوڕابووین لە پەنجەرەی ماڵەکەمان لە دۆخەکەمان دەڕوانی هیچمان نەدەبینی. پاشان 2 تەقینەوەی دیکە ڕوویاندا زۆر تون بوون و ئەمزانی ماڵەکە بە سەرماندا دەڕوخێ. هیچ شوێنێکیش نەبوو بۆی هەڵبین. بردومانی ناوچە سیڤیلیەکان لەلایەن رووسیاوە دیمەنێکی دووبارەیە. هەر بۆیە دەسەڵاتدارانی ئۆکرانیا بڕیاریان داوە ئەو شوێنانەی نزیکن لە بەرەکانی شەڕ چۆڵی بکەن. هەرچەندە دەسەڵاتدارانی رووسیاش ئەوە ڕەدەکەنەوە کە شوێنی سیڤیلیان کردبێتە ئامانج. بەڵام لە شوێنی ڕووداوەکان ڕاستیەکان ڕوونن. من هەموو ژیانم لێرە کارم کردووە و ئەمە ڕوویدا هیچم بۆ نەماوەتەوە. بڕیاری چۆڵکردنی ناوچەکانی ڕۆژهەڵاتی وڵاتەکە و شوێنەکانی تری شەڕ لەلایەن دەسەڵاتدارانی ئۆکرانیاوە زۆرەملەیە. بەڵام هێشتا دانیشتوانی ناوچەکە دەتوانن لە ڕێگای پڕکردنەوەی فۆرمێکەوە بمێننەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. لیز ترەس وەزیری دەرەوەی بەریتانیا ڕایگەیاند لە ماوەی هەفتەیەکدا ڕێو شوێنێک بۆ ڕووبەڕووبوونەوەی بەرزبوونەوەی نرخی وزە و زیادکردنی دابینکردنی وزە ڕادەگەیەنێت ئەگەر وەک چاوەڕوان دەکرێت ڕۆژی دووشەمە وەک سەرۆکوزیرانی بەریتانیا دەستنیشان بکرێت. ڕۆژی یەکشەمە لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی BBC-دا ڕایگەیاند ئەگەر من وەک سەرۆکوەزیران هەڵبژێردرێم لە ماوەی 1 هەفتەدا جەخت لەوە دەکەمەوە کە ڕاگەیاندنێک هەیە چۆن مامەڵە لەگەڵ پرسی پرۆژە یاسای وزە و دابینکردنی ژێرخان دەکەین بۆ ئەوەی ئەم وڵاتە بخەینە سەر بنەمایەکی دروست بۆ زستان. لە هەمان دیمانەدا ترەس گوتیشی ئەو بڕوایەکی زۆری هەیە بەسەر بەخۆی بانکی بەریتانیا و بەرپرسیارەتی بۆ چارەسەرکردنی ڕێبازی هەڵاوسانی دارایی. لە هەفتیابێ بریتانیا دێ سەرۆکوەزیرێکی نوێ هەبە 2 مەهان پشتی دەستژکارکشاندنا سەرۆکوەزیر بۆریس جۆنسن لە ماوە 7 مەهێ ji ber ژمارەکە شەرمەزاریان. هەنری ڕێژوەڵ پەیامنەری دەنگی ئەمریکا دەبێژە جەهگرێ جۆنسن دێ ڕاستی ژمارەکە ئاستەنگان ببە لە دەمێکی کوتەڤایە هەفبەندن بریتانیا ژوانە ئۆکرانیا ji nêzik çav li guhertinên Londonê. ئەندامانی پارتی پارێزەرانی بەریتانی جێگرەوەیەک هەڵدەبژێرن لە نێوان ڕاوێژکاری پێشوو ڕیشی سوناک یان وەزیری دەرەوەی ئێستا لیز ترەس ئەوەی ڕاپرسیەکان ئاماژە بەوە دەکەن خات و لیز زیاتر ئەگەری هەبێت بە سەرۆکوەزیرانی داهاتووی بەریتانیا هەڵبژێردرێت. یەکەم ئاستەنگیان جەنگی ئۆکرانیایە. بەریتانیا بە بەهای نزیکەی 2.7 میلیارد دلار کۆمەکی لەشکری بۆ کیێف دابین کردووە لەو کاتەوەی رووسیا لە مانگی دوی ئەم ساڵدا ئۆکرانیای داگیر کردو. بەریتانیا لە ڕووی کۆمەکەوە بۆ ئۆکرانیا دوای ئەمریکا دێت. ئالن وەیگەر شیکار لە کینگز کۆلج لەندەن دەڵێت بۆریس جۆنسن لە کیێف زۆر بەناوبانگە. کەواتە ئایا ڕشنی جۆنسن گۆڕانکاری لە پەیوەندیەکانی نێوان بەریتانیا و ئۆکرانیا داخڵقێنێت دەڵێت ئەوە لە سایه حکومڕانی لیز ترەس پێناچێت ڕوو بدات. لیز ترەس وابەستەی زیادکردنی خەرجیەکانی بەرگری بەریتانیایە بە ڕێژەی لە سۆهەسێ لە کۆی بەرهەمی نێوخۆ و لە دابینکردنی چەکیش بۆ ئۆکرانیا بەردەوام دەبێت. ڕەنگە مەسەلەی ئۆکرانیا کەمترین ئاستەنگە ئاڵۆزەکان بێت ئەوەی ڕوبەڕووی سەرۆکوەزیرانی داهاتووی بەریتانیا ببێتەوە. بڕیارە نرخەکانی گازی نێوخۆیی و کارەبا لە مانگیدا بە ڕێژەی لە 180 بەرز ببێتەوە. ئەوەی قەیرانی ئابووری دوای کۆرۆنا سەختتر دەکات و ئاسۆی سستیەکی ئابووری چاوەڕوان کرا و بێنێتە ئاراوە. خانوادەکان ناتوان پارەی کارەبا و گاز بدەن ئەگەر بەو ئەندازەیە نرخەکانیان بەرز بێتەوە. ساڵانە 10,000 کەس لە بەریتانیا ڕاستەوخۆ بەهۆی سەرماوە دەمرن. هەر بۆیە ئەو ژمارەیە ڕوو لە زیادبوون دەکات. لیز ترەس یارمەتیدانی هاوڵاتیان لە دانەوەی پارەی گاز و کارەبا بە دوور زانیوە و دەڵێت کەمکردنەوەی باج چارەسەرەکەیە.
ئەوەی گرنگە گەشەدانە بە ئابووری. پەیوەندەکانی بەریتانیا لەگەڵ هاوسیانی ئەوروپایی ئاڵۆزە کاتێک پرسیار لە لیسترس لە میانی هەڵمەتی هەڵبژاردنەکەدا کرا کە ئایا سەرۆکی فەڕەنسا ئەوەی هاوپەیمانێکی ناتۆیە دۆستە یان دوژمن لیس گوتی. هێشتا بڕیار لەو بارەیەوە نەدراوە، بەڵام ئەگەر ببمە سەرۆک وەزیران ئەو کاتە حکمی خۆم لەسەری بەکردار دەدەم نەک بە قسە. لیسترس پەیمانی داوە پرۆتۆکۆلی ئێرلەندەی باکوور نەهێڵێت ئەوەی ڕێکەوتنێکی سەرەکی گومرگیە کە بۆریس جۆنسن لەگەڵ یەکێتی ئەوروپا واژۆی کرد بۆ خۆلادان لە کێشەی سەختی سنووری لە نێوان کۆماری ئێرلەندە و نێوان ئێرلەندەی باکوور. دەشێت ئەوە ببێتە مای جەنگێکی بازرگانی لە نێوان بەریتانیا و نێوان یەکێتی ئەوروپا. شیکاری سیاسی ئالن وەیگەر دەڵێت هەردوو کاندیدان بۆ پۆستی سەرۆک وەزیرانی بەریتانیا دەنگدەرانێکی هەتا ڕادەیە کەم بۆ لای خۆیان ڕادەکێشن. بەریتانیا دەکەوێتە قەیرانێکی نوێەوە ئەگەر ئەم قەیرانە نوێ ئابووریە سەرباری ئەم قەیرانە نێودەوڵەتی لە ئۆکرانیا ببێت بەرەنگاری ئاستەنگە سەرەکیەکان ببنەوە ئەوەی ڕوبەڕووی بەریتانیا دەبێتەوە. کات و لیسترس و سوناک ڕۆژی دووشەمەی داهاتوو دەچنە 10 داونینگ ستریت بەڵام بۆ بۆریس جۆنسن ئەوە کۆتایی نییە چونکە میدیای بەریتانی دەڵێت بۆریس جۆنسن بە ئومێدی گەڕانەوەی و پێشبینی ڕێگەیەکی دژواریش بۆ جێگرەوەکەی دەکات بۆ هێنری ریچوێل سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. لەم هەفتەیەدا رووسیا یەکێک لە بۆریە گازە سەرەکیەکانی بۆ ئەڵمانیا داخست لە کاتێکدا ئەوروپا و ئەمریکا سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین تۆمەتبار دەکەن بەوەی وزە وەکو چەک بەکاردەهێنێت. هێنری ریجوێل پەیامنێری دەنگی ئەمریکا لە لەندەنەوە ڕادەگەیەنێت ئەم هەنگاوەی رووسیا نیگەرانیەکانی زیاتر کردووە. لە نزیک سنووری فینلەندە رووسیا بڕێکی گەورە لە گازی خۆرشکی خۆی دەسووتێنێت. مەزەندە دەکرێت رووسیا بە بەهای 10 ملیۆن دۆلار گاز ڕۆژانە بۆ ماوەی 2 مانگە لە ناو دەبات لەو دەمەی ئەوروپا بەدەست کەمی گازەوە دەناڵێنێت. پسپۆران ئەو کارە بە کارەساتێکی ژینگەی پێناسە دەکەن. بەهۆی جەنگ لە ئوکرانیا زانیاریکی زۆر کەم لە ئارادایە سەبارەت بەوەی لەوەیە چی دەگوزارێ هەر بۆیە ئێمە تەنها بەزەندە دەکەین کە لە ئێستادا هەندێک گرفتی تەکنیشی لەوێ لە ئارادایە. شوێنەکە پۆرتۆڤایایە لە رووسیا ئەوەی شوێنی وێزگەی پلولەی گازبەری نۆردستریم 1 ئەوەی بەژێر دەریای باڵتیکدا بۆ ئەڵمانیا دەڕوات. لەم هەفتانەی دواییدا رووسیا هەناردەکردنی گازی خۆی لە ڕێی نۆردستریم 1 کەم کردەوە بۆ تەنها بە توانایی لە سەدا 20 و هەفتەی ڕابردوو رووسیا بۆ ماوەی 3 ڕۆژ بە تەواوی دایخست. رووسیا دەڵێت تۆربینەکانی وێزگەی هەناردەکردنی گازی خۆی پێویستی بە نۆژەنکردنەوە هەبووە. ئەوروپا ئەو قسەی رووسیا بەڕاست نازانێت و کرملن بە بەکارهێنانی گاز وەک چەک تۆمەتبار دەکات. پێم وایە ئەوە جۆرێکە لە گەمەکردن. کێشەی ئێستامان ئەوەیە کە ئێمە لەو توانە و پێگەیەدا نین بە تەواوی وەڵامی ئەم گەمەکردنەی رووسیا بدەینەوە. نرخەکانی گازی ئەوروپایی بە نزیکەی دەهێند لە بەهای تێگڕای خۆی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەرز بۆتەوە. ئەڵمانیا قەیرانی گازی لە مانگی 6دا ڕاگەیاند و هۆشیاریدا کە دەبێت بەکاربەرانی گاز و کارداریەکان بەکارهێنانی گاز کەم بکەنەوە. بەکارهێنانی گاز بە نزیکەی لە سەدا 20 کەمی کردووە. ئازادیمان و سیستەمی ئازادیمان ئەوەی پێ ئاشنا بووین تێدا دەژین. بەهای خۆی هەیە و لەسەرمان دەکەوێت. رووسیا ساڵی ڕابردوو لە سەدا 40 لە گازی خۆی بۆ یەکێتی ئەوروپا دابین کرد. بەهۆی ئەوەی کرملن هەناردەکردنی گازی خۆی ڕادەگرێت ئەوروپاوە لە هەوڵ و تەقەلادایە بۆ دۆزینەوەی سەرچاوەکانی بەدیل. هاوردەکردنی گازی سروشتی پەستێنرا و لەوانە لە ئەمریکاوە یاریدەدەر بووە لە پڕکردنەوەی ئەمبارەکانی گاز لە ئەوروپا بە ڕێژەی لە سەدا 80 ئەوەی بازاڕەکانی گازی هێور کردوێتەوە. ئەمبارکردنی گاز بۆ وەرزیزستان بەس نییە کاتێک هەموو و لە گازبەرەکانی ڕووسیدا بخرێن. ئەو کارێکە دەبێت لە رووسیا چاوەڕوانی بکەین داخستنی هەموو و لە گازبەرەکانیەتی. ئەوروپا هەوڵ دەدات خۆی لە پشتبەستن بە گازی پوتن ڕزگار بکات بەڵام شیکاران دەڵێن ئەو کارە بەلای کەم پێویستی بە 2 ساڵ دەبێت. لە ماوەی 2 ساڵەدا پوتن توانای هەیە و هەتا بۆی بکرێت هەمووی بەکاردێنێت بەر لەوەی ئەو بە تەواوی هەموو ئەو کارداریە لە دەست بدات. پشتبەستنی ئەوروپا بە رووسیا بۆ دابینکردنی گاز لە ڕێی لولەی گازبەرەوە زۆر زیاترە لە گرنگی ئەو پارەیە بۆ پوتن لەبەر ئەوەی پوتن پارەی زۆر زیاتری لە نەوتدا دەست دەکەوێت.
لە سەرانسەری ئەوروپا وێزگەکانی هەناردەکردنی گازی پەستێنراوی سروشتی نوێ لە ئێستادا کاریان تێدا دەکرێت. خەڵوز و وێزگەکانی کارەبا بە وزەی ناوکی خراونەتەوە کار. هاوکات و بەرهێنانێکی گەورە بۆ وزەی خاوێن لە گۆڕێدایە. بەڵام حکومەتان ئاگاهی لەبارەی زستانێکی سەخت وا دەدەن. بۆ هێنری ڕێجوێڵ، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. دوشەمبێ ڕێبەری سۆڤیەتیە بەری میخال گۆرباچۆف کۆ ریفۆرمین وی کرینە ئالیکاریە بداویکردنا شەڕێسار کرد و بوون سەدەمێ هەڵوەشانە یەکەتیە سۆڤیەتێ بە خاک هات سپاردن. بە هەزاران خەڵکی رووسیا بەشداری ڕێوڕسمێن ڤەشارتنا تەرمێ گۆرباچۆف بوون لێ سەرۆکێ رووسی ڤلادیمیر پوتین ئامادە نەبوو. ڕاستیە و کرەملن بە فەرمی بەهی نەڕاگەهاندی نیشانە هەندەیە و ڕایەدارین نەهایر کرەملن نەڕەحەتن لە هەمبەر میراتێ گۆرباچۆف لێ لەسەر ئاستی جیهانێ گەلک پەستنین وی هاتنەدان ji ber rolê wî di ladana dîwarên polayî de. Di nav Rûsyada gelek welatiyan rexne yan rûxana Sovyêtî şermezar kir û dibêjin ew sedemên daketina aborî bû ku bi milyonan xelk rastî birs û hejariyê kirin. Li roja pênşemê Serok Putin rêz li Gorbaçov girt li nexweşxaneyeka Mosko. Dmitry Peskov peyvdarê Kremlin got rojnamevanan karên Serok Putin hind gelek bûn wî nekarîbû li rêwirrismên veşartinê amade bibe. Gorbaçov dijiyê not û yek saliyê dawexera dawî kir û li teniştxanema xwe li goristana Novodevîçî bi xak hat spardin. سەرۆکی تورکیاش یۆنان بەگرتنی چەند دورگەیەکی دەریای ئیجە تۆمەتبار دەکات. ئەمەش بابەتی بەرنامەکەمانە، بەڵام پاش ئەم ناوبڕە دەگەڕێنەوە وڵاتان. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. دوشەمێ سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان یۆنانستان bi dagirkirina giravên li deryaya Êşayê yên bêçek sûcdar kir û got Tirkiye amade ye ku dem hat karê pêtivî bike. Her du welatên neyar Tirkiya û Yunanistan cudahî hene li ser jimareka pirsan bigire ji firînên li wan herêman statûya giravên deryaya Êçayê سنورên avî derxistina hidrokarbonê ji deryaya Navarast û Qobrisa da beşkirî li ser binemayên nijadî. Li van demên dawî Enkerê Athîna xetabar kiriye bi çekkirina deverên Êçayê lê Athîna wê xetabarkirinê red dike. Tirkiye dibêje hêzên Yunanistanê firokên Tirkiye heraz dikin. Hevdem Süleyman Soylu wezîrê navxweyê Tirkiye seredana Diyarbekir Amedê kir ji bo beşdarîkirinê di çalakiyên malbatên ku zarokên wan ketine rêzîn PKK. Di gotarekê de ji bo wan malbatan Soylan bibûre Soylu êriş kire ser Amerîka û got ew endamên PKK û PYD li wana xweyî derdikeve. Daykan jî got HDP zarokên wan didize û radestî PKK dike. Niha peyanîra dengê Amerîka Xelcan Farqîn bi mere ji Amed Diyarbekirê ji bo em bizanîn ka mebesta beşdariya wezîrê navxweyê Tirkiye duwan çalakiyan da çi ne. Dem baş xecê me dixwaz bizanîn ka çima wezîrê navxwe wê beşdariyê bike di çalakiyên wesa dem dizanîn ev bîreweriya sêyeme ya destpêkirina wan çalakiyan. Lê ew çima amadeyî wê çalakiyê dibe. بله الجی و مزانم که چالاکیان جی سالا سیه بهری سالا چرا سه ایران دست کردن سه ایران دست که به چالاکیه بو سلیمان سویلو جبوی و سدمی بشتر بو لی رای گشتی براستی دزانه که هدوناوی آلوی داره تایبت پیام جبوی هدف بون گوزانن شبک بریاوی دیسا سلیمان سویلو را هم بو پارلمانتر هدف وسر سینور ترکیه ادیمه باجر ادیمه هاتیه دست سرکرد اپراسیون کامیته دا
لێ خۆستە پامێک لێدا وەکو تێژ دەستنیشان کرد هەم سەر هەدەفێ هەم سەر پێدێ یەکێکێ و وەکی لە دشی ئەمریکای گەلێک پەیامێنتوندا لێ با مەباتە 304 مەباتن و وەتناو 3 ساڵەدا گەیشتە 304 مەباتان بمان چالاکیە هاتە گوتن و 37 زارۆکەوان وان vegeriyanê dixwazin wê derê bikin ciyekî girêwerî li dijî PKK rastî û dijî hedefê ji xwe hemî daxuyaniyên Suleyman Soylu ji bi vê rengê bi gote ku hedef û PKK yek e û ji xwe peyama xwe ji bo Semra Güzel li wê derê na li Licê da ما دخواستم بزانین خەجی يعني تشتكي ديار تشتكي سرنج راكيشك او سردانا لجي بكو ام نزانكو او دفرك بول بريك ولدمكي تشالاكين بكيكي قالكي لزعف هابون يعني ويدو خاص الورد بيامي بدا سردانا خويا ورد بيامي بدا بله البيشيا هدفي خاص بيام بدا كو ايدي امل درس سرورن اراستي وشفول شكلتا بركلين شكلتا قالك بنابو دنگال دبرا لجي بدا آلی فضای افداشی لی وقتی تج دست نشان کرد دبرک و چکاریم پکی که دمی که دریجه الویلر رو اپوزان پکی که شو لجي الفیسه آوابو یعنی لیزی و دبر آوابو سلیمان سوالو پاجی گو اشکت کو د کنترل پکی که دبا اون فن ایروبیا و جی شاهی جبو خورد و گنج کرده ولو دره از کامش گروبه که جوان کرد کلامین ایدی بره جرا گوتن که فاخو آنی خواست براستی تشتکی هاتناوی و پیامن دبرم بیانگی وکی سمبولیکو یعنی بشه که ایدی او قاده کو فکر که سرور بو ایدی نمال در نما جیکی آرام جیکی فاشه و دخواست بشه که مثلا نوا ترکیه بخوا چاره سر کشو لآخاتنا پیش هدفه آنی زمان بود نوا ترکیه دپرسکره که ما بیرنگی نمایه لی جبر که امریکا $2 میلیون $2 میلیارد پشتوانیا یه پیگید که و پیه دیده که امریکا رو وان در واقع قدینه یعنی مبستوی ابو گو ایدل بر هرچش آرامه بس امریکا جمره آسان گید افس طایبت جبر به صدمی داخلی برنگیش خاجه من دخواست بزنم يعني دو تشتي ديجي هنا اگر دام هبا يك جوان شر مزار كرنا قرتنا اندام كي برلمان كو تشالاكيا كومالا دجله وفرات جنان بو يعني جنين دجله وفرات يعني تخازم وين تشمر بيجي تشهبو اگر بكرتي بله سمرا گزن زن هشی پارلمانتره یعنی دیگر که زرخه پارلمانتری هات را کردن و هات گرتن بریاره کی به هجرت کو اندام رفتنا ترور او ساعت دست شانکات ادعا کردن او خوش اندام اف تفجر جناب و وکیدش کو مجلس جناشی هدفی جبوی سمرا گزل دافیانی که دابو و گفتم که یعنی سلیمان سوالو بخواه زمانی که گله کندال دژی اراده جنا دا آخوه والبدرة نتني سمرا جزاد شخص سمرا جزاد أو هبوك أنتم كارنة أو سكناوي أو هالوسط على دجيل سر حمي جنانا سر إرادة حمي جنانا جبركو تدساني هدف فو آزادية جنا وهبونا جنا دفارسة وواجه قولكو دراسة والعسل فدا هدف كتنا سمرا جزاد جبر دي يكيه أو مغدورة دمية لأنا وكا يعني يكا قلق بشم أندامي رخصنا كاتونجة في دست نشان كرن دخوازن به اپراسیونی او نقاشین گندلی سر حکومت دمی داوود سیده دبن دست نشان بکن پیامین چالاکی امروی رنگیش بود پشتوانی سمرا گزل نتنه او ایرو هستروکا هدف پیلون بودن بیر آنینا محمد سینجار دا 22 سال بر الباطمانی هات رو کشتن نافچاکو سرامیر بنی داخلی نکبی رنگ دابو سویش همان تشتی آنگوزمان کو مطایبت او اپراسیون نتنهش بسمرا گزل سر جنین کردن سر همی سیاست و هبونا گل کرد هاتیه پیکانین خدجان فارقين بأمير دنجي أمريكا لديار بكر آمدي راس خوب المربو قال كسباس زایلی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان
هەرچەندە توندوتیژەکانی هەفتەی ڕابردووی عێراق تا ئەندازەیەک هێوربوونەتەوە بەڵام کێشە سیاسیەکان بە هەڵپەسێراوی ماونەتەوە. لە نوێترین پێشاتەدا سەرۆکی پەرلەمانی عێراق محەممەد الحەلبوسی بەیاننامەیەکی بڵاو کردوتەوە و تایدا چەند پێشنیازێکی کردووە بۆ چارەسەرکردنی کێشەکان. بۆ زانیاری زیاتر لەم بارەیەوە دەچینە لای پامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان. دڵشاد ئەم کاتت باش، سەرەتا دەمەوێت بزانم پێشنیازەکانی حەلبوسی چین بۆ چارەسەرکردنی کێشەکان و لایەنەکانیش چۆن لێی دەڕوانن؟ بەڵە دیارەوە کاگەدارن کە حەلبوسی ئامادەی خۆی نیشاندا بۆ سەرپەرشتیکردنی دانیشتنی پەرلەمانی عێراق کە لایەنەکانی نێو چوارچێوەی هەماهەنگی دەیانەوێت دانیشتنی پەرلەمانی عێراق ئەنجام بدرێ و حکوومەتی داهاتووی عێراق گەر بۆ ماوەیەکی کاتیش بێ پێک بهێنرێ. دیارە سادە تاک لێستا ڕازی نییە بەم پێشنیارە، بەڵام حەلبوسی بۆ پێی کە سەرۆکی پەرلەمانی عێراق بێگومان دەبێت حەلبوسی داوای دانیشتن بکەوە پەرلەمانتاران ئاگادار بکاتەوە بۆ ئەنجامدانی دانیشتنی پەرلەمانی عێراق. بۆیە حەلبوسی کۆمەڵێک مەرجی ڕاگەیان. من ئەمەوێت دیارە مەرجەکان ڕوون لە میدیا بڵاو بوونەتەوە، بەڵام من ئەمەوێت کۆمەڵە زانیاری بخەمە ڕوو لەسەرەوەی کە حەلبوسی بە شێوەیەک لە شێوەکان ترسی هەیە لەوەی کە سەرپەرشتی دانیشتنی پەرلەمانی عێراق بکات، چونکە تاکو ئێستا کێشەی نێوان چوارچێوەی هەماهەنگی و ڕەوتی سەدر ئەگەرچی دۆخەکە هێور بووەتەوە بەڵام بە هەڵپەسێراوی ماوەتەوە. حەلبوسی لە ڕێگەی ئەم مەرجانەوە یان لە ڕێگەی ئەم ڕاگەیەنداوەوە ئەوێت بەرپرسیارەتی دانیشتنەکە لە ئەستۆی خۆی دەربهێنێ و هەوڵ بدا کە نەبێتە بەشێک لە ناکۆکیەکانی نێوان سەدر و چوارچێوەی هەماهەنگی، چونکە تاکو ئێستا سەدر و چوارچێوەی هەماهەنگی کێشە لە نێوانیانە هەیە و هەموو دەقەیەکیش کێشەکان قابلیەوەن کە جارێکی تر سەر هەڵ بدەنەوە. بۆی حەلبوسی ئەوێ لەو نێوەندەدا یاری بکاوە نەبێتە بەشێک لە کێشەکانی نێوان، بەڵام فشارێکی زۆری لەسەر لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە بۆ ئەوەی دانیشتنی پەرلەمانی عێراق ڕابگەێنێ. بڵێ باشە دڵشاد ئاماژەت بەوە کرد کە چوارچێوەی هەماهەنگی بەنیازن حکوومەت پێک بهێنن. ئایا لەسەر بنەمای چی حکوومەت پێک ئەهێنرێ؟ دەتوانن ڕێککەوتنێکی بەو جۆرە بکەن ئێستا؟ چوارچێوەی هەماهەنگی دەیانەوێت حکوومەتی داهاتووی عێراق پێک بهێنرێ و بە هەر شێوەیەک بێ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە پۆستەکەی لا ببن و کاندیدێکی خۆیان بخەنەوە پۆستە و دەیانەوێت پێش ئەوەی کە هەنگاوەکانیان جدیتر بکەنەوە گرنتیەک بدەنە سەدر بەوەی کە ئەم حکوومەتەی کە پێکە هێنرێ حکوومەتێکە بۆ ماوەیەکی کاتیە بێ و ئامادەکاریەکە بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق و ئەوێ عێراق لەو فەراغە یاساییە دەرباز بکەوە دەستی حکوومەتی داهاتوو کراوە بێ بۆ ئەوەی بودجە تەرخان بکە بۆ هەموو بوارەکان، بەڵام تاکو ئێستا سەدر هیچ جوابێکی ئەوتۆی نییە بۆیان و پێ ناچێت سەدر بەمەش ڕازی بێت، چونکە سەدر پێی وایە پێکێنانی حکوومەت لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە بە هەر نرخێک بێت ئەبێتە هۆی ئەوەی کە لە داهاتووە ئەوان هەنگاوەکانیان چڕ بکەنەوە بۆ لاوەزکردن و لە قاڵبدانی سەدر. و من ئەمە ئاماژە بەوەش بکەم کە سەدر لە چەند ڕۆژی ڕابردووە کاتێککە خیتابێکی داوە شایەوە لە خۆپشاندان ئەوە لە ژێر فشاری دەرەکییا بووە. بەڵێ دڵشاد وەکو دەزانین یەکێک لەو خاڵانەی کە حەلبوسی ئاماژەی پێکردووە دانانی کاندیدێکیش بووە بۆ سەرۆکۆماری عێراق. جا دەمەوێت بزانم ئایا پارتی و یەکێتی گەیشتنە چی لەسەر ڕێککەوتن با بڵێن لە ڕێککەوتنەکەیاندا لەسەر دانانی کاندیدێکی هاوبەش بۆ سەرۆکۆماری عێراق؟ من دەمەوێت ئاماژە بە دوایین زانیاری بکەم لەو بارەیەوە کە تاکو ئێستا یەکێتی و پارتی بە فەرمی نەگەیشتونەچە هیچ ڕێکەوتنێک لەسەر پۆستی سەرۆکۆمار، بەڵام هەوڵێکەیە بۆ ئەوەی کە بگەنە ڕێکەوتن و کاندیدی سەرۆکۆماری عێراق بگۆڕن کە دکتۆر بەرهەمە، بەڵام تا کوێستا دوابڕیان نەدراوە، بەڵام جۆرێک لە لێکتێگەیشتن هەیە. هۆکاری ئەم لێکتێگەیشتنە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە چوارچێوەی هەماهەنگی ئەیانەوێت بە هەر نرخێک بێ حکوومەت پێک بهێنرێەوە، ئەیانەوێت ئەم حکوومەتەی کە پێک هێنرێ پارتی و عەرەبی سوننەشی تیابێ. بۆیە ئەم لەم ڕێگەیەوە ئەیانەوێت بەم ڕێکەوتنە هەم پارتی ڕازی بکەن هەم عەرەبی سوننە بۆ ئەوەی بەشداری بکەن لە حکوومەتی داهاتووە و هەوڵەکانیان سەرکەوتوو بێ بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق، چونکە ئەوان پێیان وایە سەدر لە دەرەوەی یاریەکەیە ئەگەر پارتی و عەرەبی سوننەش بەشداری نەکا بێگومان یاریەکان بە ئاسانی بۆ ناچێتە سەر و خواستی سەرەکی پارتیش گۆڕینی کاندیدی سەرۆکۆماری عێراقەوە جگە لەوەش یەکێک لە پەیامەکانی سەدر دژی سەرۆکۆماری عێراق بووە، ئەیانەوێت لەم ڕێگەیەشەوە تا ڕادەیەک سەدر ڕازی بکەن، بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئەمە جۆرێکە لە لێکتێگەیشتن تاکو ئێستا هیچ بڕیارێک لەو بارەیەوە نەدراوە. بەڵێ پامنێرمان دڵشاد ئەنوەر سوپاس.
پاکستان مامەڵە لەگەڵ لافاوەکانی سەرتاسەری وڵات دەکات کە بەهۆی بارانێکی زۆرەوە ڕوویداوە. شارەزان دەڵێن پاکستان یەکێکە لەو وڵاتانەی کە کاریگەریەکی زۆری گۆڕانی کەش و هەوای لەسەرا. سارە زەمانی دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا دەڵێت ئەم بارانە ژیانی لە زۆربەی پاکستانیەکان تێکداوە. ئاو بەسەر جادادان دەچوو و عەردێکی بەرفرەح دبن ئاوێ دەمایە. ڕزگارکردنên bilez çêbûn, dîmenên xirabtirîn lêhiyan li demê 10 salan de li Pakistanê têne dîtin. Digel hatina avê di navmalên wan de rûniştvanên gundî dibêjin ewana her hin dem hebû û bi tinê jiyana xwe rizgar bikin. Nîva şevê bû em nivistî bûn dema ku av hatî dîwar jêk vebûn û ketin. Erd vebû dîwar heriftin mala me têk da keft. Baranên werzî hemî havînan aveka gelek ku Pakistan pêtiviye berhev dikir. Lê îsal wêraniyeka mezin digel xwe îna. Her jinaverasta meha şeş baranên boş û lêhiyên jinîşkê ve bandor li ser 3 milyon kesan kiriye û pitir ji 1100 kes kuştine û bi hizaran donemên erdê çandiniyê wêran kiriye û pitir ji 700,000 ajalên kehî kuştine û pitir ji 1 milyon xanî wêran kirine. Xelek di hewangehên demikî û li ser rêkan dimînin ku sêka welatî dibin avê de ye. Me tiştek nîne, mala me dibin avê damaye, me dexil û danê xwe ji ber avê ji dest da. Me bes jiyana xwe rêzgar kir û niha em li kolanan rûniştîne. Karbidestên hikûmetê guhertina keş û hewayî sûcdar dikin. Li gor wêneyên satelaytê Ajansa Esmaniya Ewropî dibêjit egera lêhiyên wêranker li Pakistanê baranbarîneke ku 10 caran jiya asayî zêdetir bûye. Di destpêka vê salê de Pakistan kete ber çendîn pêlên germiyê û hewayê germ dibte rutûbet û barana zêdetir çê dikin. Ev welate cihê piraniya 7,000 cemên befra cemserê Bakur e. Lê pispor dibêjin ev keviyên cemedê zû dihelihin û dibine egera xişandina erdê û lêhiyên jinîşkê ve. Dema vê yekê hatiye ku berhemhinerên mezin pêdaçûnê di siyaseta xwe de bikin, keş û hewaya cîhanî zûtir asta pêşbînkirî derbas kir û em xala sifrêya destpêkirina guhertinê ne. Her wesa hindek gazinda ji birîna daristanan, binyad û plandanana xirab bû karesatên mezin dikin. Eger li vêrê avarû heban, em digel zarokên xwe li ser cada wekû niha netrûniştîn. Li dema ku malbat karî bû berhevkirina pêtiviyan dikin, qeyraneka saxlemiyê derdikeve holê. Rêxistina saxlemiya cîhanî lêhiyên Pakistanê xiste astê herê awarte û 10 milyon dolar wekî harîkarî ragihand. Ziyana bingeha saxlemiyê, kêmbûna karmend û pêwîstiyên saxlemiyê, xizmetên tenduristiyê asteng kirine, jiyana zarokan û jinên ducanî û şîrder dibin metirsiyeke bilind de ye. Her wiha ji destana dexil û dan û ajelan dê bandoreke mezin li ser xwarin û saxlemiya gelek civakan hebe. Harîkariyên nêvdewletî digihin, lê hikûmeta Pakistanê di bizavên hawarçûnê de di astangan de ye. Baran dibarî em di avê ramayîn. Zarokên me nexweş dikevin û çi harîkariya me nayê kirin. Piştî rawestana baranê av kêm dibit û xelek li dîv kel û pelên xwe yên bikêr bên digerin. Karbidest texmîn dikin tevaya ziyanan bi kêmî ve digihine 10 milyar dolaran. Ev lêhiye derbeke mezin e ji bo Pakistanê ku rastî hin zehmetiyên aborî dibe. Raporta Sara Zeman, Hêlin Sindî, Dengê Amerîka. Çima NASA hinartina mûşekeke ya ku demek dirê ji plan jê rekirî ji bo ser rûyê heyvê paş xistiye. Ev naverokê raportên me ye. Paşam navbirêdeyîne welatand. واشنطن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. ناسا دووهەم هەوڵی بۆ هەڵدانی موشکی نوێ بۆ سەر مانگ هەڵوەشاندەوە بەهۆی لێچوونی تری سوتەمەنیەوە. ئەم تاقیکردنەوەیە لە ئێستادا بۆ بەلایەنی کەم چەند هەفتەیەک تەنانەت ڕەنگە چەند مانگێکیش دوا بخرێت. بەڕێوەبەرانی ئەرکەکە دوای کێشەکەی ڕۆژی شەمە بڕیاریاندا موشکەکە بکشێننەوە بۆ چاککردنەوەی زیاتر و نوێکردنەوەی سیستەمەکە.
ئەمەش دووهەم جارە لە ماوەی هەفتەیەکدا ئەو گەشتە دوا بخرێت. ڕۆژی دووشەمەی ڕابردووش یەکەم هەوڵی هەڵدانەکە هەڵوەشێنرایەوە بەهۆی لێچوونی هایدرۆجین. لێ پشتی هەناردنا ئارتمس لە ڕۆژە دووشەمبووە ناسا ئامادەکاری ji بۆ هەناردنا wê یەکەم ئەرکێ ئاسمانی کوژ بۆ هەیڤێ تێبحثکردن wê bike wê li bera mûşekê û kapsûlekê bihênêre ser rûyê heyvê. Di vê raporta dengê Amerîka da em ê berê xwe bidin erkê Artemis û îmkana hênardina mirovan bo ser astêreya Baram ya dibêjnê Mirîx. بۆ نزیکەی 40 ساڵ برەندا مەڵبێری خاوەنی ئەم بازارە بووە ئەوەی جلوبەرگی ئاسمانگەڕان دەفرۆشە و بازارەکە لە بنکەی ئاسمانی کەنەدی لە فلۆریدا دوور نییە. لەو شوێنەی کارداری تێدا سست بوو لەو کاتەوەی گەشتە ئاسمانەکان لە ساڵی 2011ەوە کۆتایی هات. برندە دەڵێت بەڵام ئەم ساڵ دۆخەکە جیاوازە. چێژ و خۆشی لەسەر مانگە. خەڵک لە فرۆشگەی مەڵبێری گرد دەبنەوە بۆ کڕینی هەر شتێک کە پەیوەندی بە ئەرکی نوێی ئارتیمسی ناساوە هەبێت. لە ڕۆژێکی ئاساییدا ڕەنگە 60 بۆ 70 کەس لە بازارەکەماندا ببینین و هەروە هەندێک جاریش بە سەدان و سەدان کەس لێک کاتژمێردا بەدی دەکەین. ئارتیمس کە ناوی ئاژانسەکەیە بۆ پرۆگرامە پڕخواستەکانی خۆی بۆ گەڕانەوە بۆ مانگ خواستی نوێبووەوەی بۆ دۆزینەوە لە وڵایی دروست دەکات بەر لە هەڵدانی یەکەم فرینی ئەزموونی بێسەرنشین بۆ موشکی سیستمی هەڵدان بۆ وڵایی. من پێت دەڵێم نەوەی ئارتەمس ئەپۆلۆ جووتێ خوشکی هەبوو ئەمەش نەوەی ئێمەیە. برانێل ڕۆدریگز بەڕێوەبەری کەپسولی ئۆریانی ناسایە ئەوەی ئاسمانگەڕان لە خۆ دەگرێت. پێم وایە ئەوە شتێکی زۆر سرنجڕاکێشە بۆ ئێمە کە تاقی بکەینەوە واتە بۆ خەڵکان کە بڕوات و بە چاوی خۆیان شتەکان ببینن و بچنە سەرتەختی مانگ. ئاسمانگەری ناسا ستان لاڤ دەڵێت پرۆگرامی ئارتیمس تاقمی هەمەجۆر لە خۆ دەگرێت و زەمینە خۆش دەکات بۆ یەکەم ژن و کەسێک کە سپی پێست نییە لەسەر ڕووی مانگ مێژوو تۆمار بکات. ئێمە ئاستی پێکاتەی دانیشتوانمان فراوان دەکەین کەواتە هەر کەسانی سپی پێست نابن ئەوانەی دەچنە سەر مانگ. ئامانجەکانی ناسا بۆ پرۆگرامی ئارتیمس مەودا کورد نییە. ئاژانسەکە دەڵێت ئەو پلان ڕێژی دەکات بۆ ئەرکەکانی ڕەوانەکردنی سەرنشین بۆ مانگ بۆ 10 ساڵ. ئێمە بنکەیەکی هەمیشەیدا دەمەزرێنین بەڵام دەمانەوێت بۆ ماوەیەکی درێژ بچین بۆ مەریخ. ناسا گوتوویەتی دەرەنجام ئەمە هەنگاوێکە بۆ مەریخ. داگ هەرلی ئاسمانگەری ناسایی خانەنشین ئێستا کار بۆ ئارتیمس دەکات بۆ کۆمپانیای نۆرترۆپ گرومن ئەوەی کۆنتراکتێکی حکوومەتیە و تایبەتمەندە لە بواری ئاسمان و بەرگری. دروستکردنی ئەم مەکینە ئاڵۆزانە کاتی پێدەچێت بەڵام شایستەی ئەو کاتەیە بۆی تەرخان بکرێت. مەبەستمەوەیە کە کاتێک دەڕوانیتە بودجەی ناسا نیوەیەک لە سەتە لە بودجەی فیدراڵی سیستەمی هەڵدان بۆ وڵایی بەشێکی بچووکە لە بودجەی ناسا. خات و مێڵبەری خاوەنی فرۆشگەکە کە ئەو جۆرە کراسانە دەفرۆشێت وێنە و هێماکانی وڵاییان لەسرە دەڵێت دۆزینەوەی ڕەخنەگران لە پرۆگرامەکە لە سپیس کۆست لە فلۆریدا کارێکی سەختە. من پێم وایە هەمووان لەم ناوچەیەدا لە گرنگی ئەو توانایی کە دەیبوو کەم کردەوە. هەرچەندە ئەمە ئەفرینێکی ئەزمونیە و سەرنشینی تێدا نابێت کاتێک کە ئارتیمسی یەک بە ئەرکی 6 هەفتەیی پلان بۆ دانرا و دەفرێت بەڵام زانیاری بە نرخ بۆ ناسا دابین دەکات و هەروەها سیستمانەوەکانی کارکردن لە واڵە دەخاتە ڕوو. بۆکەین فێرەبا سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. ئێران هیوادارە لە مانگی 11 و لە دەمی جامی جیهانی تۆپی پێل لە قەتەر مێژووی خۆی دووبارە بکاتەوە لە 24 ساڵ پاش ئەوەی تیمی ئێران توانیان بەسەر ئەمریکادا سەر بکەون. لە کاتێکدا تیمەکان خۆ ئامادە دەکەن جارێکتر ڕوبەڕووی یەک ببنەوە حکوومەتەکانیان لە هەوڵدان بۆ زیندووکردنەوەی ڕێککەوتنە ناوکەکەی ساڵی 2015. ئامادەکاریەکانی لایەنی ئێران کەوتۆتە گێژاوی دابەشبوون بەهۆی گرفتەکان لەسەر دەسەڵاتدارانی. دووبارە هەڵبژاردنەوەی ڕۆژی سێشەمەی ڕابردووی مەهدی تاج بۆ فیدراسیۆنی تۆپیپێی ئێران چاوەڕوانیەکانی زیاتر کردووە کە دراگان سکۆچیچ کاری خۆی لە ڕابەرایەتی ئەم تیمە لە دەست بدات و ئەمەش لە کاتێکدایە کە کەمتر لە 3 مانگ ماوە بۆ دەستپێکردنی مۆندیال. باشەهێر و دیارەت بیراتە تێتن بەری 24 ساڵە ئەنجامی یاریە ئەمریکا و ئیرانی چاوا بوون و چ بوون؟
دەخیل ئەو کاتە هەرگیز ئەو ڕۆژەیان لەبیر ناچێتەوە بە تایبەتی 98 بوو لەو جامە جیهانیە خۆشەکان کە لە فەڕەنسا بەڕێوە چوو بەڵێ ئێران توانی بە 2 خاڵ بەرامبەر بە 1 لە ئەمریکا بباتەوە. دنیا گوهرتی 24 ساڵ با بزانین ئەم جارە چۆنە بێکە ڕۆبەڕوویەکە بنەوە بهیڤیا دەمێن خۆشەتاوی دەمی هەموو دامانژی نەهامترین داویا بەرنامی خۆدا حافیز کاتێکی خۆش.